یا ڕەبی خوای ڕەحم بەو مهاجرانەمان بکەی کە لەبەر خاتری تۆ هیجرەتیان کرد. خوای ئەوانەی کە ناوچە و شوێن و جێگا و ڕێگای خۆیان بەجێ هێشتووە و ئەوانەی ئێستا لە ئێرانن، یا ڕەبی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت ئەمانیان بدەیتێ. خوای ئێران ئەمانی لێ هەڵگرتوون، تۆ ئەمانیان پێ ببەخشە. خوای وەکو تەحەدایەکی دەسەڵاتی مشریکانی ئێرانی لەگەڵ یان نابە و یارمەتی دەریان بە ڕزق و ڕۆزیان بدە. یا ڕەبی خوایە تۆ بە قوڕیش فەرمووت ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خەوف. خوایە ئەو برا عەزیزانەی ئێمەش هەمووی ئەهلی ئیمان و تەوحید و جیهادن، ڕێیان کەوتۆتە لای ئەو مشریکانە. خوایە ئەمانیان بدەرێ و ڕزقیان بدەرێ و لەسەریان بکەرەوە. یا ڕەبی خوایە دڵ و دەرونیان یەکخە لەگەڵ دڵ و دەرونی ئێمەشە، هەمومان بکە بە وزە و ورەیەک کە بۆ دینەکەی تۆ بسڵحێ بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبحانك اللهم وبحمدك، نشهد أن لا إله إلا أنت، نستغفرك ونتوب إليك. بارك الله فيك.